وەزارەتی نەوتی عێراق داوا لە هەرێمی کوردستانەکە دەست بەجێ هەناردەینەوە لە ڕێگەی بەندەری جەیهانەوە دەست پێ بکاتەوە، بەڵام هەرێم ئەو داوایە ڕەت ئەکاتەوە و مەرجی هەیە. نوخشە ناسح پارێزگاری هەڵەبجە ئەڵێت حکوومەتی هەرێم بڕی 260 ملیۆن دینار بۆ چارەسەری بەرکەوتوانی چەکی کیمیایی خەرجەکات. وتەبێژی ئۆپەراسیۆنە هاوبەشەکانی عێراقەڵێت بە فەرمانی محەممەد شیع سوودانی و بڕیاردران هێرشەکانی ئەم دواییانی سەر هەرێم عێراق قەرەبووەکردنەوە بڕێک پارە ئەدرێت بە خێزانەکانیان. ئەزانین کە بەهۆی ئەم جەنگەوە هەموو کەرتە ئابوووریەکان بێگومان زیانیان بەرکەوتووە. یەکێک لەو بەشانە، یەکێک لەو سەکتەرانە کە بە خێرایی هەردووە بە دوای هەڵگیرسانی جەنگەکە زیانی بەرکەوت و لێکەوتەی جەنگەکەی پێوە دەرکەوت بەهای دراوەکان بوو. بێگومان بەهای دیناریش بەرامبەر بە دۆلار لەمە بێبەش نەبوو. لە سەرەتای جەنگەکەەوە بەهای 100 دۆلار بۆ 157 تا 158 هزار دینار بەرز بووەوە و دواتر بەڵام هەندێک هێوربوونەوەی بەخۆیەوە بینی ئەوترێت کە هۆکاری سەرەکی ئەم بابەتە ئەوەیە کە خواست لەسەر دۆلار دابەزیوە هاوڵاتیان کەمتر ئەیکڕنجگەلەوە لە بەرەوەی کە کاروباری بازرگانیش پەکی کەوتووە، بازرگانانیش خواستیان کەم بۆتەوە بۆ دۆلار. ئەومە هۆکاری سەرەکیەکە دینار لە ئاستێکی زۆرا بەرامبەر بە دۆلاردا نەبەزێت. با لێرەیە باسێکی بەهای دراوەکان و نرخی کانزا گرانبەهاکانتان بۆ بکەم و دواتر تاوتوێ زیاتری ئەم بابەتە ئەکەین. ئەمڕۆ لە بازاڕەکانی هەرێمی کوردستان لە کاتی داخرانی بازاڕە 100 دۆلار بە 154900 دینار داخراوە. وەکوتم ماوەی چەند ڕۆژێکە دینار بەرامبەر بە دۆلار لە نێوان 154900 154800 لەم ناوەیە یاری ئەکات و چەند جارێک لێرە کە باسی بەهای دراوەکانمان کردووە وتومە دیسانیشەوە جەخدلەوە ئەکەمەوەکە بە لە بەرچاوگرتنی ئەو بارودۆخە کە ئێستا ناوچەکە تێکەوتووە، بە لە بەرچاوگرتنی هەموو ئەو پێشبینیە خراپانە کە بۆ داهاتووی ئابووری و دارایی عێراق هەیە، بەڵام دینار بارودۆخێکی باشی هەیە و خراپ نییە. ئەو دابەزینەکە بەخۆیەوە بینیوە زۆر گەورە و بەرچاو نییە. ڕەنگە یەکێک لە هۆکارەکانی وە باسم کردەوە بکە خواست لەسەر دۆلار کەمی کردو، بەڵام بە هەر حاڵ ئەتوانین بڵین کە بارودۆخەکەی زۆر خراپ نییە و زۆر جێی مەترسی نییە. ئەگەر بێت و جەنگەکە زۆر درێژخایەن نەبێت، ئەگەر بێت و جەنگەکە درێژخایەن بێت حتمەن بێگومان کاریگەری گەورە لەسەر بەهای دراویش دروست دەکات بە لە بەرچاوگرتنیەوەی کە چەند جارێک ڕاوێژکاری سەرۆکوەزیرانی عێراقیش قسەی کردوواڵە هێشتا لێکەوتەی جەنگەکە لەسەر ئابووری عێراق دەرنەکەوتووە و ڕەنگە ئەگەر سەیرێکی بەهای دراویش بکەین بزانین ینی لە ئاستێکە ئەو قسە ڕاستە نەک زۆریش، بەڵام ئەگەر بێت و جەنگەکە درێژە بکێشێت هەناردەی نەوتی عێراق دەست پێ نەکاتەوە، ئەو کاتەی تر قەیرانی تەواوەتی بە ڕواڵەتی عێراقەوە دەرەکەوێت و ئەو کاتە ئەتوانین بڵێن کە عێراق بە تەواوەتی چۆتە بارودۆخی جەنگە و بە تەواوەتی ئابوووریەکەی بووە بە ئابووری جەنگ. بەڵام جیاواز لەوە 100 پاوەند لە هەرێمی کوردستان بە 201 هزار دینار داخراوە، 100 یۆرۆ بە 176 هزار دینار مامەڵەی پێوەکراوە، 100 دۆلار بە 14 ملیۆن و 380 هزار تمەن مامەڵەی پێوەکراوە. تمەنیش بەرزبوونەوەی تۆمار کردووە بەرامبەر بە دینار. هەندێک لە هۆکارەکانی بۆەوە ئەگەڕنەوەکە دیسانەوە لەسەرم دراوەش خواست کەم بووە، بەڵام هەندێک لە چاودێران هەندێک لە ئابووری ناسان ئەڵێن ڕەنگە یەکێک لە هۆکارەکانی ئەوە بێت کە بازار پێشبینی کات کە لە داهاتوێکی نزیکا بارودۆخی دارایی و ئابووری بەرەو باشتر بوون بڕوا 1 ملیۆن لیرەی سووری بە 115 هزار دینار و 100 لیرەی تورکیش بە 3504 دینار بوو. بەڵام سەبارەت بە لیرەی سووری چەند شتێکەکە ئەبێ باسی بکەم. یەکەمەوەی کە پارێزگاری بانکی ناوەندی سووریا ئەڵێت کە هەژماری تایبەتی سووریا لە یەدەگی فیدراڵی ئەمریکا چالاک کراوەتەوە بە زوویی دەست بەکارەکانی ئەکات. ئەمە بابەتێکی زۆر گرنگە. هەر پارێزگارەکە باسی لەوە کردووە کە ئاڵێ ئەمە لە درێژەی ئەو هەوڵانەیە کە لە ماوەی ساڵی ڕابردووە دەستمان پێ کردو بۆی دەستمان بەم بابەتە بگات چالاکردنەوەی هەژماری تایبەتی سووریا لە یەدەگی فیدراڵی ئەمریکا دوای ئەوە دێت کە ماوەی چەند ساڵێکە ئەو وڵاتە سزای لەسرە، بەڵام ئەم چالاکردنەوەی سوودی ئابووری گەورە بە وڵاتە ئەگەێنێت. یەکەم ئەوەی کە وەبەرهێنان لە وڵاتە زیاد ئەکات دەستیان ئەگات بە تۆڕی بانکە نێردەرەکان ئاڵوگۆڕی دراو لە وڵاتە خێراتر ئەبێت
هەلی کاری زیاتر ئەڕەخسێت، گواستنەوەی پارە زیاتر ئەبێت و دنیایەک سوودی ئابووری تر بۆ ئەو وڵاتە بە دوای خۆیان ئەهێنێت. هەر ئەم پارێزگارە باسی لەوەشی کردووە ئەزانین کە دراوی نیشتیمانی سووریا ینی گۆڕیویانە دراوەکەیان گۆڕیوە و ماوەیەکە کە دەست بەم کارەکراوە لە سەرەتای ئەم ساڵەوە دەستی پێکراوە. باس لە قەبارەکەی ئەکات ئەڵێ 140 ئەو دراوە کە 42 تریلیۆن لیرەی سووریەکە، یان لەم 42 تریلیۆنە 140 بە پارەی نوێ گۆڕدراوە و ئەوترێت کە پێ ئەچێت لە ماوەی داهاتوە بە تایبەتی لە دوای ڕەمەزانەوە ئەم پرۆسەی خێراتر بکرێت و دراوی نیشتیمانی سووریا لیرەی سووریا بە تەواوەتی ڕواڵەتەکەی گۆڕانکاری بەسەرابێت. با بچینە لای بابەتەکانی تر باسی زێرتان بۆ بکەم. دەربارەی زێر بابەتی نوێمان هەیە، دیارە ئەیارەی نوێ بۆ زێر زیادی کردو لە بازارەکانی هەرێمی کوردستان دوایەوەی کە نرخەکەی گۆڕانکاری بەسەرا هاتوو. ئێستا ڕەنگە هاوڵاتیان زۆر دەرەقەتی 21 و 8 نێن، ئەیاری کەمتری شاتۆتە بازارەکان و بۆتان باسەکەم. یەک ئۆنسە زێر لە هەرێمی کوردستان ینی لە بازارەکانی جیهان ببورن بە 5020 دۆلارە، 1 کیلۆگرام زێر بە 161443 دۆلارە، 1 لیرەی زێر بە 1064 دۆلارە، بەڵام زێر ئەیارە 18 لە هەرێمی کوردستان بە 921,000 دینار کڕین و فرۆشتنی پێواکرێت. زێری ئەیارە 21 بە 1,074,000 دینار و ئەیارە 22 بە 1,125,000 دینار لە هەرێمی کوردستان کڕین و فرۆشتنی پێوە ئەکرێت. پێم وتن لەبەرەوەی کە زێر گران بووە ڕەنگەیەکێک لە هۆکارەکانەوە بێت و هاوڵاتیان دەرەقەتی پێشتر لە هەرێمی کوردستان دڵخوازترین جۆری زێر ئەیارە 21 بوو، یعنی مادام دەرەقەت بهاتە هەتاوەکو ئەیارە 21 هەبوایە تاویان نەئەدایە ئەیارە 18 خواستی زۆری لەسەر نەبوو. ئێستا بەهۆی گرانبوونی بەهۆیەوەی کە هاوڵاتیان ڕەنگە زۆر دەرەقەتی کڕینی ئەیارە 18 و 21 و بێگومان 24ش نێن، زێری ئەیارە کەمتر هاتووە کە ئەمە پێشتر لە وڵاتانی ئەوروپی هەبوو بۆ هەرێمی کوردستان نوێیە. بابزانین ئایا هاوڵاتیان پێشوازی لەکەن خواستی لەسەر بێیان نازێری ئەیارە نۆمان هەیە لە ئێستاە کە بە 462,000 دینارە، زێری ئەیارە 12مان هەیە بە 616,000 دینارە و ئەیارە 14 شاتوە هەرێمی کوردستانەوە کە بە 719,000 دینار کڕین و فرۆشتنی پێوە ئەکرێت. با بچینە داتاکانی زیو بزانێکین لە بازاڕی زیو چ باسە. دەربارەی زیو یەک ئۆنسەی بە 80 دۆلار و 61 سنتە. من لە کۆمنتی هاوڵاتیان لە کاتی دەستپێکی جەنگەکایەکێک لە کۆمنتەکان زۆر سەرنجمی ڕاکێشا دەری ئەخات کە هاوڵاتیانی ئێمە هەندێک سەتحی ئەچنە ناو هەندێک بازاڕۆ، ئەمە بۆ زیویش ینی بەدەر نەبوولەوە. هەیەکێ لە هاوڵاتیان نووسی بووی کە لە کاتی دەستپێکی جەنگەکە ئەوە جەنگەکە ڕوویدا بابزانێکین ئەو زیوەکە هەڵمان گرتبوو بۆ ئەم کاتە چی بەسەر هات کە بینیمان بەداخەوە ئەو هاوڵاتیانە کە لە لوتکەیە زیویان کڕی بوو هەتاوەکو ئێستا نەگنیان توانیوە بگەنە ئەو ئاستەکە زیوەکان کڕی بگرا لە زەرەری زۆران، لەبەرەوەی کە زیو تەنها فاکتەرێکە کاریگەری لەسەرەکە ناسەقامگیری جیۆپۆلیتیکی نییە، لەبەرەوەی کە بابەتێکی پیشەسازیشە، پیشەسازی وەستاوە زیویش برز نەبووەتەوە. مەڕمەڕە 2770 دینار و پاڵمیش 2705 دینارە لە هەرێمی کوردستان بەو نرخانە مامەڵەی پێوە ئەکرێت. بەڵام ئەمەوێ لەم بابەتە زیاتر قسە و باس بکەین، زیاتر ئەم بابەتە تاوتوێ بکەین بۆ یاچمە هەولێر. وریا مەلایاسین زەڕەنگەر لە هەولێرەوە لەگەڵمان ئامادەیە. کاگوریا سڵاوت لەبێ، پێمان بڵێ ئێستا دوای تێپەڕبوونی زیاتر لە 2 هەفتە لە جەنگەکە بازار چۆنە، هاوڵاتیان زیاتر ئەکڕن یان ئەفرۆشن؟ سلااو زریان خان لە جەنابێشێت ڕۆژوی عیبادەتی هەموو لای قوڵی ئینشاءالله. طبعا زێر لەگەر ئەو شەڕەی کە برن ئێران و ئەمریکا و ئیسرائیل هەموو جم و زۆلی بازرگانی بە گشتی پەچ کەوتە لەبەرەوەی شەڕ لە کاریگەری لەسەر هەموو سێکتەرەکان دەکات و بە تایبەتی بازرگانی لەبەرەوەی زێر هاوردەی لە وڵاتی تورکیا دوو بەیە لە ڕێگای فڕۆکە خانەوە دێتەوە زێر و زیو. ئێستا کە تارە ڕاوەستایە بە دنیای و کاریگەری هەبوو لەسەر لاوەزبوونی هەم کڕین و هەم فرۆشتن. بڵێ باشە، ئەی ئێستا لە هەواڵەکانمانە لە کاتی نرخەکانە باسیەوەم کرد کە زێڕی ئەیارە 9 ئەیارە 12 ئەیارە 14 هاتۆتە هەرێمی کوردستانەوە. ئەمە هۆکارەکەی هەرەوەیە کە باسمان کرد لەبەرەوەی کە هاوڵاتیان دەرەقەتی کڕینی نانیان چی ئایا پێشوازی لێکراوە هەتاوەکو ئێستا؟ بڵێ طبعا زریان خان ئەمە بە کەڵچەری وڵاتی خۆمان و شەرق ئەوسەد عێراق و کوردستان بە تایبەتی
ئەمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ینی چەندین ساڵ و چەندی سەدەی ئەمە هەر برێن خەڵکانی خۆمان داواکاری و ئارەزویان لە عیار زیاتر 21 ئەو عیارنەوەی و دوسێ ڕۆژە دەنگ و باسی عیارنەوە 12 بڵێ هەیە لە واقعدا هەیە بەس تا ئێستا لە ئەمری واقعدا بوونی نییە مەسەن بۆ نمونە تۆی بکەنە من ئێستا زێر عیارنەوەمانە 12شمانە یعنی خەڵک هەژدەش ناکڕی بەس پێم وایە لە داهاتوودا ئەگە زێرە بێت وهای بەرز بێتەوە ئەوش دەبتە بەدی لەگەڵ بۆ ئەوانێک کە برێن کە زەواز دەکەن یاخود لە بۆ برێنی پرۆسی هاوسەرگیری بەڕاستی نرخەکانی نیوانی و فەرخە بۆ نمونە عیار 12 یان لەگە عیار بساری نیوەی زێرە و نیوەی سفرە هەم هەزێڕە بەس کوالەتەکەی کەمەک نزمترە زۆر ئاساییە ینی لەبەرەوەی ڕەنجی ئەو زێڕانە زەردەچی کاڵە ینی ئاچوغە وڵاتانی ڕۆژاڵ ئەوروپای و وڵاتانی غەربی و کەنەدا و ئەمریکا زیاتر عیارنەوە 12 بەکاردێنن لەکنەمە ڕاستی هێشتا نەبیتە برن خواستی لەسەر نییە زارێک بەس دەنگودۆیەکەوە هەر بۆندێ هیچکەتی نییە. باشە کاگوریا کە بەراوردی بکەین ئەم جەنگە و کوتم 2 هەفتەی بەسەرات تێپەڕیوە بەراوردێکی بکەین لەگەڵ قەیرانەکانی پێشوو بۆ نمونە جەنگە 12 ڕۆژیەکە ئەم جاریان چ جیاوازیەکی هەیە لە ڕووی نرخی زێڕەوە بێگومان. بەڵێ طبعا نزریان خان جەنگ ینی شەڕ ناوی لە خۆیتی ینی شەڕ زۆر خراپە مابینی لە ماڵەوە شەڕ بکەی مابینی دوو عائیلە دوو عەشیرە دوو وڵات خاصن ئەو شەڕە و جارە هەندێک پەتەوازە مەسەلەن جارێتر ئەمریکا و عەفوەن ئۆکرانیا و رووسیا بوون بەس ئێستا ئێران بە تاقتەنێ لە دەگە 12 دەوڵەتی مەشاکل مەسەلەن لە پڕداتا برێن بەحرێنە دووبەیە کوردستانی خۆمانە مەسەلەن لە ئەوانە طبعا بە دنیاوەیە جم و جۆلی بازرگانی ڕاوەدەستی و بەرهێنەرەکان زیاتر پارەکانی خۆیان سەعب دەکەنەوە دەبن بە وڵاتانێکەوە دنیایی تێدایە طبعا بە دنیاوە کاریگەری هەبووە بازار ئێستا زۆر ساد و سڕێکی زۆر باش پێوەدار هەم لە کردم لە فرۆشتن. باشە ئەو کەسانە کە ڕوو لە جەنابتانەکەن بۆ نمونە بۆ کڕینی زێر زۆرتر زێڕی جوانکاری ئەکڕن زێڕی خانمان یان بۆ بەرهێنان بۆ نمونە لیرە و قاڵب و ئەو جۆرە شتانە ئەکڕن. هەردوو کار زریاخان هەردوو کار هەیە بەس کە ئاماژەم پێدا هەردووشیان ڕاستی لاوازە ینی لە حالەتی شەڕ خەڵک زیاتر خۆی تەماشە دەکە بزانێ مەسیری چی لێ دێچی ئێستا ناڕوونی لە بازار هەیە ینی بەنزێت ناتان پێشبین بکەین مەسەلەن ناتانی بزێن زێر و زی و ئایا چی لێ دێ لەبەرەوە ئێستا وەکو تەم و غێم وایە تۆ ئەگە سارە باشۆی ئەگە تەم بێ جاروە 20 دەڕۆی 10 دەڕۆی ناتانی زیاتر باشۆی ئەگە زیاتر باشۆی تووشی کارەسات دێ ئێستاش لە حالەتی شەڕدا هیچ شتێک لێ دیار نییە ینی بەڕاستی ئەوجا ئینشاڵڵا بەرەو باشی دەبی و تەفاول بالخێر تەجید و ئینشاڵڵا باش دەبی. جەنابە دوتت کاگوریا هەردوو جۆرە کڕیارمان هەیە چ بۆ جوانکاری و چ بۆ بەرهێنان لە جیهانەوە بەرهێنەری گەورەی زێڕ هەیە ینی کاسبیەکەوەی لەگەڵ جوڵەی بازار کاردانەوەی ببێت لە هەرێمی کوردستان شتی وامان هەیە بۆ نمونەوە بەرهێنەری گەورەمان هەیە کە لەگەڵ جوڵەی بازار کاردانەوەی هەبێت بکڕێت بفرۆشێت. بە ئەمە هەیتمان بەس بەو شێوازە ئەوە بۆ بەرهێنی زۆر بەرێن ئەملاق و کەبیرمان گەورەمان نییە ئێستا بۆ نمونە دووبەی کاریگەری خۆی هەبوو لەبێ وڵاتێکی دووبەی وەکو تۆکیۆی یابانی قەدیمە یعنی هەموو کاڵاکان هەموو کانزاکان لە دووبەی ساغ دەکراوە ینی فرۆشتنی بازاران بۆ دەرەخساندن ئێستا دووبەی ئەو وڵاتە پێشکەوتوە بوو لە هەموو سێکتەرەکان زۆر پێشکەوتووە ئێستا لەگەڵ شەڕەی ینی بۆ نمونە لە عقاراتی سەتانسل بەسدا بەزیێ بە خلالی 10 ڕۆژی ینی لە زێر و زی و ئێستا نرخی زێر لە دووبەی $2000 هەتا $2500 لەژێر ئاستی جیهانیدایە طبعا زۆر کاریگەری هەبووە وە بەرهێنەرەکانیش ئەوانەی دووبەی ئەوانەی کە زۆر بەرهێنەری بەهێزن طبعا خۆیان ساعب کردەوە زیاتر ئێستا لە نەفتیش دەکەن لەبەرەوەی نەفت گران بووە لەگە ئەو شەڕ و شۆی گەروی هرمزوانە ئەوانە ئەم کاریگەری خۆی هەبووکەوە بازاری زێر و زیوی بەگشتی سست بووە لاواز بوو ئێستا. باشە زێڕی وە بەرهێنان کاکوریا هاوڵاتیان بۆ ئەوە ئەیکڕن لەبەرەوەی کە حەقدەستی نییە و یان حەقدەستەکەی کەمە ئەیکڕن بۆەوەی کە پارەکەیان بە هاکەی خۆی بمێنێت لە دەستی نەیات بەڵام مەزین بۆ نمونە قاڵبی زێر کە بۆ بەرهێنان خەڵگەی کڕێت لە هەرێمی کوردستان جیاوازیەکەی زۆرە لەگەڵ بازاڕە جیهانیەکان هۆکاری ئەم جیاوازیە چیەوە ئایا ئەسڵەن چاودێری هەیە لەسەر نرخەکان کە ڕێگە نەدا لە ڕێژەیەکی دیاریکراو زیاتر بخرێتە سەر قاڵبەکان؟ بڵێ طبعا برێن زێر ئەو
کانزا جیهانەیە نەک لە هەولێر و لە هەموو وڵاتان بەگشتی هەموو لەسەر بۆرسی جیهانی شیکاگۆ کە نرخەکان وەردەژیرێ پێم وایە تا ڕادەک نرخەکان سەتان نۆهەتی هەموو وەکو یەک وایە بەس چ دەور دەبینێ لێک حالەت هەیە پارەی حەوالەی کە مەسەلەن بۆ نمە من لە دووبێ زێری دەکڕم تەبان پارەکە دەسە دووبەی ئەوانە پارەی مەسەلەن چیلۆ زێر بە 16 دەفتەرە هەر 16 دەفتەر ئەگە 100 دلار بی ئەو 1600 دلار دێتە سەر نرخی زێڕی ئەو پارەی حەوالەیە یاخود نەقل لە دووبێ بۆ هەولێر نەقلی دەوێ گومرجی دەوێ ئەوانە لە هەموو وڵاتەکەیە یعنی ئەو ڕۆتیناتانە زۆر زۆر ئاساییە لە هەموو وڵاتەکەیە یعنی زێر نرخی سابت و جیانیە بەس ئێستا بارودۆخەکان زۆر دەور دەبینی تازە ئاماژەم پێدا کە لە دووبەی مەسەلەن وڵاتێکی زۆر بازرگانی بەهێزە بەنسبەت زێر و زیوی ئێستا حالیان کە لەگە جەنابەت برێن گفتوگۆ دەکەم لەگەڵ شەڕ و شەورە 2500 دلار زێر هەرزانترا لەبەرەوەی عرزەکی زۆر هەیە و تەڵەب ینی داواکار لەسەر زێر کمە لەبەرەوەی دووبەی مەزدەڕی هاتین و هاوردە و ناردنی زێری زۆر زۆر بەهێزە بۆیە دایمەن شەڕ زۆر کاریگەری خۆر دەبێت هەردوو لاواز بووە باشە کاگوریا ڕەنگە کەس بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارە لە جەنابەت باشتر نەبێ ئێستا لەم بارودۆخە ئێستا کە زێڕ هەیەی کاتێکی باشە بۆ کڕین یان بۆ فرۆشتن بە پێشنیاری ئێوە وڵای زیریان خان ئەو پرسیارە لە ئێستا زۆر ئەستەمە جوابدانەوەی پێشترێ مەسەلەکەمە قسەمان دەکرد لەسەر سەرچاوە جیهانەکە قسەمان دەکرد بۆ نمونە برێن سەرچاوە باقە جیهانەکان بوو مەسەلەن پێشبینوان بوو دەمان ڕاستەمان دەکرد ئێستا لەو دەمو دەستە بەنسبەتەمە کە توش ئەو شەڕ و شۆڵی بووینە ڕاستی هەندێک ئامل تەمە یعنی زۆر نابینن بەس من بەگشتی قسەی دەکەم هاوڵاتیان دنیا دەکەمەوە کاوانێ زێریانێ زیوانێ هیچ نەش لەژێن ینی داهاتوی زێر و زیوی ینی بەدڵنیاییوە ینی گرانبوونا ینی بەس ئێستا بەڕاستی لێمان دیار نییە زۆر سپاس وریا مەلایاسین زەڕەنگەر لە هەولێرەوە لەگەڵمان بووت سپاس بۆ زانیاریەکانتان وەکو باسم کرد بەهۆی ئەم بارودۆخی جەنگەوە نرخی بنزین لە هەرێمی کوردستان هەندێک گۆڕانکاری بەسەرە هات بوو بەڵام دیسانەوە ئەمڕۆکە هەواڵەکان باس لەوە ئەکەن کە نرخەکەی بەرز ئەکرێتەوە بۆ ئەمە پێیان نێرمان هەیە من کەمال هەندێک زانیاری بۆ بەدەستخستوین بابینەری بینوەگەڕێنەوەلاتە سڵاوتان لێ بیۆم کاتتان باش دیارەوەک دەزانین لە سەرەتای سەرهەڵدانی جەنگی نێوان ئیسرائیل ئێران و ئەمریکا هاوکات بەرزبوونەوەی بەهای دۆلار ئەو گۆڕانکاریە سیاسیانەی کە لە ناوچەکەدا ئەو گرج و ئاڵۆزیانەی کە هەیە کاریگەری هەبوو لەسەر چەند سێکتەرێک بە تایبەت سێکتەری سوتەمەنی ئەوەی کە هەبوو هەر لە سەرەتای سەرهەڵدانی ئەم جەنگ و ئاڵۆزیانە نرخی سوتەمەنی لە هەرێمی کوردستان گۆڕانکاری بەسەرداوە بە جۆرێک بەرزبوونەوەی بەخۆ بینی لە تەواوی بەنزینخانەکان و ئەم گۆڕانکاریانە هەر بەردەوامەویش بەوەی ئەو شەڕ و ئاڵۆزیانەوە هاوکات بەرزبوونەوەی بەهای دۆلار ئەمێکێکی دیکەیە لەو کاریگەریانە هاوکات کۆمپانیای لانازیش کە یەکێکی دیکەیەوەی کە دەوترێت کەمبوونەوەی سوتەمەنی لە هەرێمی کوردستان وای کردووە لە خاڵە سنووریەکان بە تایبەت لە ئێرانەوە کە ئێستا سوتەمەنی نایەمان هۆکار بووە بۆ بەرزبوونەوەی بەهای سوتەمەنی بە تایبەت بەنزین بۆ قسەکردن لەسەر ئەمە دەچمە لای میوانەکەم ئەوش بەهمەن قادر وتەبێژی بەنزیخانەکانی سلەیمانی بۆی زانیاریمان باتێت لەسەر ئەو گۆڕانکاریانە کاک بەمەنجیان سڵاو لێ بێوم کاتت باش سەبارەت بە بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی پێمان بڵێیت چەندێک بەرز بووەتەوە پێم وابێ ئەمڕۆ گۆڕانکاریی دیکەی بەخۆ بینی نرخەکەی جارێکی دیکە بەرز بووە بەناوی خوای گەورە دیارە ئەم ئاڵۆزانەی کە دروست بووە لە وڵاتان و لە هەموو جیهان بە تایبەتی لە سنووری خۆمان کە نزیکە کاریگەری هەتا ئێستا کەم بووە بەڕاستی لە بیدایە تا 50 دینار بۆ جوورەکانی بنزین گران بوو و ئەمڕۆیش لە سەعات 4 بە 50 دیناری کە گرانە بێ هۆکاری زۆرە خۆتان نەزان ئێمە سوتەمەنی بە دینارە فرۆشین بە دۆلارە کڕین ئەو کاریگەری هەبووە پاشان لە چەند دەواازەیە کۆ سوتەمەنی بۆ هەرێمی کوردستان دێ ئێران کە سەرەکیەکەمان لە ئێرانەوە دێ و پاشان لە هەولێر و ئەو مەسوانەی ناوخۆمان و بەشێکە لە خواروی عێراقەوە دێ لە ڕاستیە لە ئێرانەوە سوتەمەنی بۆ ئێمە نایە ئەوە زیاد لە 20 ڕۆژەکە ئێمە سوتەمەنی بۆ هەرێمی کوردستان ئەوەی کە کۆن هەبووە مەجموعەیەگە بووە داخڵ بووە بەڵام ئێستا هەمومان بارمان کڕیوە کە بە گرانیش کڕاوە بەڵام نایە بۆ هەرێمی کوردستان بەشێکە کە لە لاناز و کارەوە داخڵە بوو وەستێمانی مەسوای کار و مەسوای لاناز کە لە هەولێرەوە دێ خۆتان نەزان کە شێوازی لاناز چۆنە کە چەند ڕۆژێکە لێی دەدرێەوە کار هەر کوژاوەتەوە گرانیش بووە زۆر
ئەوەشمان بڕاوە ئەوەی کە هەیە لە ناوخۆیە بە بۆرسە دێ بۆ ناوخۆ کە مەسوای فۆکسە کە بەڕاستی کاریگەریەکی زۆر باشی هەیە بۆ ڕاوەستانی گران نەبوون کە ئێمە سپاسیانەکەین ئەوەی کە بۆی دێ لە عێراقەوە سوتەمەنیەکە بە بۆرسە بۆی دێ کە لە بۆرسا گران بوو ئەویش گرانیەکە ئەوینێریە بۆ بەنزیخانەکان ئەگەر بێت و ئێمە ئیدامەنین بە کارەکانمان بۆ گران بوون ئەبێ بۆسین بەڵام ئیشەڵات تێ ئەپەڕێ ئێمە چکە گرانبوونمان بینیوە و دابەزینیشمان بینیوە بەڵام ئەبێ لەگەڵ پرۆسەکە بڕوین بە شێوازێکی ئەوەی کە هەم بەنزیخانەکانمان بێ بەنزین نەبن و هەم هاوڵاتیش بێ سوتەمەنی نەبێت ئەمڕۆ جارێکی دیکە چەندێک بەرز بوو 50 دینارە گران بوو ئێمە تقریبا لە بیدایەتە 50 دینار گران بوو ئەمڕۆژ لە ساعات 4 بە دواوە 50 کە گرانە بێ لەگەڵ پرۆسەکە ئاڕیم زانین لەکوێ لە شوێنەکە ئەوە سێ لە شوێنێکە وەزعەکە باشە بێ ئەمە شاوەڕێی ڕەحمی خوین ئەو سوتەمەنی کە ئێستا لە هەرێمی کوردستان بەتای لە شاری سلێمانی لە کوێ دابین کراوە بڵێ لە دەرەوە هەیە یاخود ئەوەی کە هەیە لە ناوخۆیە و ئەوەی کە هەیە بەشێکی هی ناوخۆیە هیمەسپا ناوخۆیەکان ئەوەی کە باسم کرد و بەشێکی لە خواری عێراقەوە دێ بەڵام حتمما بە گران ئەگا بە دەستی ئەوان وە بە گران ئەیگەن بە دەستی ئێمەش بە گرانە بێ بیفرۆشین بەڵام عملیەکە وایە یعنی دەسەڵاتمان نییە وە خۆشتان نەزان کە زروفەکە چۆنە و چۆن تێە بەڕێ ئەی سەبارەت بە بەنزینی پاڵپشتی کراوە ماوە یاخۆدەمەی خۆشبەختانە تا ئەم دەقیژ ماوە کە ئەوەیش کاریگەریکی باشی هەیە ئیشەڵا بەردەوامە بێ بەڵام ئەڕۆین لەگەڵ بابەتەکە بزانی نەهاڵێ جارێ ئەو سەرمان لێ دیار نیە بەڕاستی ئێمە هەوڵە ئینوەکو بەنزیخانەکان و هەمووشتان شایەتن کە دایمە ئیدامەئین بە و لەو کاتێک کە حاڵەتێ دروستەبێ بەردەوامیین بە کارەکەمان بەڵام حتمما دابەزینیش هەر ئەبینین و ئێستا لە حاڵەتی بەرزبوونەوەی سپاس بە جەنابتان زۆر سپاس بە جەنابتان دەستخۆش بەڵێ مە وتەکانی بەهمەد قادر وتەبێژی بەنزیخانەکانی سلەیمانی بوو سەبارەت بۆ گۆڕانکاریانە و بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی لە هەرێمی کوردستان و بەتایبەت لە شاری سلەیمانیەوە گاماژەی پێکرد ئەمڕۆ جارێکی دیکە 50 دینار بەرز بۆ تۆ دیارەوە نرخەکانە لە پشتی سەری منەوە کە بۆ جۆرە نرخی هەر سێ جۆرەکەی بنزین بۆ جۆرە بەرز بۆ تۆ هەر یەکەیان بە 50 دینار بەرزبوونەوەی بەخۆ بینیوە. وەزارەتی نەوتی عێراقەڵێت داوامان لە هەرێمی کوردستان کردووە هەناردەی نەوت دەست پێ بکەنەوە بەڵام ئەوان ڕەتیان کردوتەوە. وەزارەتی نەوتی عێراق لا ڕاگەیەندراوێکە ئەڵێت لە سەرەتای جەنگەوە لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم لەسەر هێڵین تا ئەوەی هەناردەی نەوت لە ڕێگەی بەندەری جێهانەوە دەست پێ بکاتەوە بەڵام ڕەتیان کردووەتەوە چەند مەرجێکیان بۆ هەناردەکردنەوەکە داناوە. وەزارەتی نەوت ئەڵێت بۆ قەرەبووکردنەوەی ئەو زیانەی کە لە ئەنجامی وەستانی هەناردەی نەوت لە باشوور دروست بووە داوامان لە هەرێم کردبوو کە بڕی 300,000 بەرمیلی ڕۆژانە لەگەڵ ئەو بڕی کە هەرێم بەرهەمی ئەهێنێت کە پێشەم دۆخە 200,000 بەرمیل بووە لە ڕێگەی هەرێمی کوردستانەوە و بەندەری جێهانەوە هەناردە بکرێت بەڵام هەرێم وەزارەتی سامانە سروشتیەکان ئامادە نین و چەند مەرجێکیان داناوە کە پەیوەندی بە هەناردەی نەوتەوە نییە کە ئەکرێت ئەو بابەتە دواتر گفتوگۆی لەسەر بکرێت. ئەشڵێت لە ڕوانگەی بەرژەوەندی نیشتیمانی و دەستور و یاسای بوجا داوا ئەکەین هەرێم دەست بەجێ هەناردەی نەوت دەست پێ بکەنەوە جا مەرجەکانی هەرێمی کوردستانەوەی کە باسی لێوە ئەکرێت چین یەکەم یانەوەی کە هەرێمی کوردستان داوای کردووە موچەی ساڵانی پێشووی موچە خۆرانی هەرێمی کوردستان کە نەدراوە فەوتاوە بدرێت هەروەها داوای کردووە کە سیستەمی ئەسیکۆدا لا گومرگەکانی هەرێمی کوردستان جێبەجێ نەکرێت و مەرجێکی تری هەرێمی کوردستانیش ئەوەیە کە دۆلار بە نرخی بانکی ناوەندی بدرێت بە بازرگانانی هەرێمی کوردستان. ئەمانە ئەو بابەتانن و مەرجانن کە عێراق حکوومەتی فیدراڵ ئەڵێت کە پەیوەندی بە نەوتەوە نیە و دواتر گفتوگۆی لەسەر ئەکەین. بۆ مەبەستا ینی مەبەستی بارودۆخی جەنگ ئابووری جەنگ لێرە دکتۆر نەبەردکەریم پسپۆڕی ژمێریاری و دارایی لەگەڵمان ئامادەیە لە ستۆدیۆ. دکتۆر زۆر بەخێراتن. پێمان بڵێن کە جەنگی ینی چ کاریگەرێکی لەسەر ئابووری هەیە و کە بە ئابووریە گەڵێن ئابووری جەنگ جیاوازی ئابووری جەنگ لەگەڵ ئابووری ئاسایی چییە؟ دەستان خۆش بێ بەدڵنیایی و جیاوازێکی زۆر لە نێوانی ئابووری ئاسایی و ئابووری جەنگا هەیە. عادەتەن ئابووری ئاسایی وەتانێکە هەموو میکانیزم و سیستەمە ئابووریەکان وەکو خۆی بڕوا بە پێشەوە و هەموو چالاکی ئابووری بازرگانەکان لە کات و ساتی خۆیان ئەنجام بدرێن. بەڵام سەبارەت بە ئابووری جەنگ تەواوەتی پێچەوانەی ئابووری ئاساییە هەرچەندە ئەوەی باسەکرێت کە لە جەنگا تەنها ئابووری تووشی لاوازی ئەبێت یان بۆ نمونە شکستی ئابووری دروستە بێ بۆ بەشێکی دروستە بۆ بەشێکی تریشیان پێچەوانەکە ڕاستە
زۆر کات جەنگ و بۆ نمونە کێشە جیهانیەکان هۆکاریەوەن کە ئابووری وڵاتێک لایەنێک بازرگانێک بەیەستر بکرێمە ئەزمموی ڤایرۆسی کۆرۆنامان لە بەردەسایە کە لە ڤایرۆسی کۆرۆنا ئابووری هەندێک وڵات بە ڕێژێکی زۆر بەرچاو بەرز بوونەوە کە زیاترە وڵاتانە بوون کە ئینتاجی بۆ نمونە خۆپارێزی ئەو پێداویستیانە بن کە خۆپارێزی بۆ لە بابەتی کۆرۆنا وەکو هاوشێوەی ئەو ڤایرۆسانە هاوشێوەی ئەو جنگانەی تریش دیسانەوە من جەنگی نێوانی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێرانە بەدڵنیاییوە کاریگەرێکی قورسی ئابووریە بێت لەسەر بەشێکی وڵات و بە هەمان شێوە کاریگەریکی باشی بازرگانی شێوێ بە تایبەتی بۆ بازرگانەکانی فرۆشتنی چەک و بازرگانەکانی بابەتی نەوت بۆیە جیاوازێکی زۆر قوڵ و ڕوون و ڕەوان هەیە لە نێوانی ئابووری ئاسایی و ئابووری جەنگە. دکتۆر ئێستا ئاگاتان لەم هەواڵە بوو کە پێشەوەی بێمە لای جەنابتان خوێندمەوە دیارە هەرێمی کوردستان لەم بارودۆخە ئیمتیازێکی ئەویش ئیمتیازەکەوەیە کە جیاواز لە گەڕی هۆرموز ئەتوانێت نەوتەکەی یانی هەناردە بکات. بە بڕوای ئێوە هەرێمی کوردستان ئەتوانێت ئەم دۆخە بقۆزێتەوە بۆ مسۆگەرکردنی ئەو مەرجانە کە داوای ئەکات یاخود نایانی ناتوانێت ئەم هەلە بقۆزێتەوە مێ بزانم کە جەنگەکە بۆ هەرێمی کوردستان بەس هەڕەشە و مەترسیە یان نەتوانێت هەلیش بێت. طبعا پرسیارەکەی تۆ دوو بەشی سەرەکی لە خۆگری یەکەم ئەو چانسەی کە ئێستا بەردەسی هەرێمی کوردستان و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان کە بۆ ڕینەوتی هەرێمی کوردستانە بەچێتەوە بە بەندەری جیهان و تا چەند نەتوانێت سوودی لێ ببێنێ لەگەڵ حکوومەتی عێراقیە. من بڕوام وایە جەنگە درێژ خایەن نییە کورد خایەنە ئەوەی کە بڕوای من نییە هەم ئەمریکا و هەم سوپای ئیسرائیلیش باس لەوە ئەکەن کە ئەم جەنگە زۆر درێژ ناکێشێ کەوابوو هەرێمی کوردستان کاتێکی کەمی لە بەردەسایە بۆ ئەوی بتوانێت پێگەی خۆی زیاتر لەگەڵ عێراقا بەهێز بکە. ناکرێت بۆ نمونە هەرێمی کوردستانی ئێستا چانسی کاتەتە بەردەستی کە چانسێکی ماوە کورتە بۆ نمونە بۆ مانگیەکە بۆ گریمان وای دابنێ 2 مانگە تۆ ناکرێت شەڕی چەندین مانگ و چەندین ساڵ لە پێناوی 2 مانگا بکەیت. بۆیە باشترین شانسەوەتانێک کە دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی وەزارەتی سامانە سروشتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ لەسەر میکانیزمێک لەگەڵ عێراقا بگەن بەڕێککەوتن. چونکە لە کۆتاییە حکوومەتی عێراقی بۆ هەناردەکردنی نەوتی 3 ڕێگای لە بەردەسا بوو. یەکیان گەڕووی هورمز بووە کە لە ساڵ 95 نەوتی خۆی هەناردەکردووە. دووهەم ڕێگای وشکانیە کە لە ڕێگەی تەنکەرەوە بتوانێت نەوتەکانی هەناردە بکە. سێیەم ڕێگایەکی تریشی بۆ نمونە و سیانەکردن چاکردنەوەی بۆڕی نێوانی عێراق و سووریا وانە بووە کە بگەینە سەر بەندەرەکان. بۆیە حکوومەتی عێراقی لە ئێستادا ئەو ڕێژەشی کە داوای کردو لە حکوومەتی هەرێمی کوردستان تەنها بڕی 300,000 بەرمیل نەوت بووە. حکوومەتی عێراقی لە نزیکی 4 ملیۆن بەرمیل نەوتەوە تەنها داوای 100,000 بکات کە بۆ ڕێژێکی زۆر کەمە. باشتر وایە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراقیە بگا بە ئیتفاقی و ڕێککەوتن لای کەمی بیکا بە هۆکارێک بۆ مسۆگەرکردنی دابینکردنی موچەکان بە کەمتر لەو 120 ملیارد دیناری کە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان کراوە بە مەقتوعەیەکیان کراوە بە بابەتێکی سابەت و جێگی چونکە بمانەوێت نەمانەوێت بۆ مانگی 3 حکوومەتی هەرێمی کوردستان بڕوا ناکەم بتوانێت 120 ملیارد دینارەکە دابین بکات چونکە تەواوی داهاتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە پشتە بەسێ بە خاڵە سنووریەکان بە داهاتە ناوخۆیەکان بڕوام وایە لە مانگی 3 کەمەکاتەوە کە ئەمە ئەگەر نەتوانێت مسۆگەرێک بەدەستبێنە کێشە بە موچەی مانگی 3 دروست بێ. باشە ئەزانین کە جەنگەکە لە نێوان 3 وڵاتە سەرەکیەکە ئەمریکا و ئیسرائیل و ئێرانان نەماوەتەوە وڵاتێکی زۆر ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ پەلکێشکران بۆ بارودۆخەکە جا چ لە ڕووی ئابووریەوە بێت چ سەربازی بە بڕوای ئێوە لە هەموو ئەم وڵاتانی ناوچەکە ئەتوانین بڵین کام وڵاتانە ئێستا ئابووریەکەیان ئابووریەکی جەنگ و نەئاساییە بە دەرەجەیەک حکوومەتی عێراقی وڵاتی عێراق پێش ئێرانیش پێش ئێرانیش چونکە ئەگەر ببینیت حکوومەتی ئێران ئاماژەی بەوە کردووە کە موچەی مانگی 3 لە کاتی خۆیان پێشوەخت دابی نەکرێ ئاماژەی بەوە کردو هەموو پرۆسە حکومڕانەکان لە کاتی خۆیان و لە دەوامی خۆیان بەردەوامن کێشەیەکیەوە تۆ ناتە پێش بۆ سیستەمی حکومڕانی لە حکوومەتی ئێرانیە ئەوەی کە هەیە پێم وابێت کە قسەیەکی زۆر باوە لەم جەنگا کراوە وڵاتی عێراق تاکە وڵاتەکە لەلایەن هەردوو وڵاتەکەەوە وەکو ئەمریکا و ئیسرائیل و ئێرانی شێوەڕشێکردە سەر بێ ئەوەی کە ڕێعیە ئابووری عێراق بە ڕێژەی 95 پشتە بەسێ بە فرۆشتنی نەوت فرۆشتنی نەوتیشی لە 95ەکەی لە ڕێگەی گەڕووی هورمزەوە ئاڕوە کە ئەم فرۆشتنی ساریفەکانی شەریکاتی نەوتیش دیسان و لەسەر حکوومەتی عێراقی زیادەکە هەرچەندە بانکی مرکزی و وەزارەتی دارایی حکوومەتی عێراقی ئاماژەیان بەوە کردووە لای کەمی بۆ ساڵی 2026 کێشە
لەم بارودۆخەیە پێویستە بانکە ناوەندیەکان تەداخل بکەن لە بارودۆخی دارایی و ئابووری وڵاتە بە تایبەتی بۆ کۆنتڕۆڵکردنی بەهایدراوی نیشتیمانی ئەیکەن لە هەموو جیهان بە بڕوای جەنابتان بانکی ناوەندی عێراق ئامرازی پێویستی لەبەردەستایە بۆ ئەم تەداخلکردنەوە بۆ ڕاگررتنی بەهایدراوی نیشتیمانی بەهایدراوی نیشتیمانی بۆی کە باڵانسەکەی ڕابگرێت زۆر کات لە بابەتە جەنگەکانە ئەو وڵاتانەی کە دراوی سەرەکییان بۆ نمونە هێز و توانایەکی ئەوتۆی نییە پشتە بەسن بە دراوی دیکە بۆ نمونە لە حکوومەتی عێراقیە چه هاوڵاتیان چه بازرگانەکان هەتا سیاسیەکانیش ئەوەندەی گرنگی بە خەزنکردن و کۆکردنەوەی دۆلاری ئەمریکیە دەن ئەوەندە گرنگی بە دیناری عێراقی نادەن کەوا شتێکی ڕوون و ئاشکرایە خواستە سەر دۆلاری ئەمریکی بەرز بێتەوە کاتێکە خواستە سەر دۆلاری ئەمریکی بەرز بوویەوە دۆلاری ئەمریکی بۆ ئێران ئەڕوات بۆ لوبنان ئەڕوا بۆ سووریا ئەڕوا بۆ رووسیا ئەڕوا بۆ تورکیا ئەڕوا ئەمە خواستی لەسەر بەرزەکاتەوە سەرباری ئەوە تۆ هاوردەکردنی هەموو شمەکان کە بۆ ناو عێراق دێ بە دۆلاری ئەمریکیە بێ کاتێک کە خواستە سەر دۆلاری ئەمریکی بەرز بوویەوە بە دڵنیاییەوە بێتەوە کارێک بۆەوەی کە بەهای دیناری عێراقی دابەزێت و بەهای دۆلاری ئەمریکی بەرز بێتەوە بۆ ئەوەی کە بانکی مرکزی بتوانێت ڕۆڵێکی تابینێت تەنها ئەوەتانێک کە بانکی مرکزی بتوانێت بە هەدەردانی دۆلاری ئەمریکی ڕێی لێ بگرێت چونکە کێشەکە لێرە ئەوەیە ئەو دۆلارە ئەمریکیانە هەندێک کات لە ڕێگەی بەرپرسەکانی حکوومەتی عێراقی وەڕۆن چونکە بەرپرسەکانی حکوومەتی عێراقی خاوەنی زۆرێک لە بەشە بانکەکانی عێراقن ئەوە بینیمان کە لە وەزارەتی گەنجینەی ئەمریکاوە چەندین بانک لە عێراقا بلاکلیست کرا هەتا بانکی ڕەشید و ڕافیدین و TBI و ئەوانە بەشێک لەو بانکانەش بۆ نەکەوتنە ژێر زوومی وەزارەتی گەنجینەی ئەمریکا کە ببوونە هۆکاری بەهادەردانی دۆلاری ئەمریکی و خواستێکی زۆر لەسەر دۆلاری ئەمریکی بوو کە بۆ ئەو وڵاتانە چونکە لە ژێر سزای ئەمریکا و وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکان بۆیە کاتێک کە خواست بەرزە بێتەوە بانکەکانێک ناتوان بە ڕێژەیەکی بەرچاو بتوان کۆنتترۆلی و سیستەمە بکەن چونکە دەسەڵاتێکی لە سەری بانکان و لە حکوومەتی عێراقیە باشە دکتۆر بابەتێکی ترکە هەیە نیگەرانی دروستەکە بابەتی وەبەرهێنەرە دەرەکیەکانە ئەزانین کە بە تایبەتی هەرێمی کوردستان لە ئاستێکی زۆر شانازیمانەوە بوو لە بڕێکە مناوچەیەکی ئەمنین وەبەرهێنەرێکی باش و لە هەرێمەکات پێتان وایە ئەم بابەتە ببێتە هۆی چاوترسێنکردنی وەبەرهێنەرەکان و بەرهێنەرانی گەورە لەسەر درێژمە و دابڕیارە دەن کە پێیان وایە نەخێر ئەم ناوچێژ لە پڕیشکی شەڕی بەر ئەکەوێت و پێتان وایە ئەمەوە بەرهێنەران بتەکێنێتەوە لە ناوچەکە بە تایبەتی هەرێم دوو جۆر وەبەرهێن هەیە وەبەرهێنێک چ بیانی و چێ ناوخۆی بارودۆخەکانی جەنگە قۆزنەوە و چنە و ناوچانەی کە جەنگی تایە خەریکی جۆر لە جۆرەکانی وەبەرهێنانکردنن جۆرێکی تری وەبەرهێنان هەیە کە وەبەرهێنانی درێژمەودا و ماوە درێژن پێویستیان بەوەیە کە خۆیان و کارمەند و سافیان بۆ ماوەیەکی درێژمێنەوە ئەمانە مەترسی ناخەنە سەر کارمەندەکانی خۆیان مەترسی ناخەنە سەر بزنەکانی خۆیان بە تایبەتی وەبەرهێنەرەکانی بۆ ئەمریکا و کۆمەڵێک وڵاتی پێشکەوتووە بینیمان ئێمە وڵاتەکانی خۆیان داوایەوە کاکەس دەست بەجێ هەرێمی کوردستان عێراق جێبێڵن کاتێک کە تۆ وڵاتەکەی خۆت داوای لێکردی بازرگانێکە وڵاتە جێبێڵێ بە دڵنیاییەوە بە جۆر لە جۆرەکان کاریگەری نەرێی لەسەر سیستەمی وەبەرهێنان دروستەکە لە هەرێمی کوردستانە بەڵام وەکو ئاماژەم پێکرد ڕێژە گەورەکەی کێشە لە هەرێمی کوردستانە ئەوەیە کە بابەتی موچێ بابەتی بودجێ لە هەرێمی کوردستانە کاتێک کە تۆ موچە و بودجەنایە بۆ هەرێمی کوردستان سیستەمی وەبەرهێنان و ئابروور بە جۆر لە جۆرەکان چەق بەستووە بێت یان تووشی داڕمانە بێت سپاس دکتۆر نەبەرکەریم پسپۆڕی ژمێریاری دارایی کە لێرە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکانتان ئەزانین کە ڕۆژی ڕابردوو دەواازەی نێودەوڵەتی حاجی ئۆمەران بە ڕۆی جموجوڵی گەشتیاری و هەروەها بازرگانی کراوەتەوە پێام نێرمان ئیسماعیل عوسمان لەم بارەیەوە زانیاری بۆ کۆکردنەوە بابینەری بین وەگەڕێن وڵاتە دوای 15 ڕۆژ داخران دەواازەی سنووری حاجی ئۆمەران لە بەردەم کاری بازرگانی و گەشتیاری ئەمڕۆ بە بڕیاری کۆماری ئیسلامی ئێران دەواازەی سنووری حاجی ئۆمەران لە بەردەم کاری بازرگانی و گەشتیاری کرایەوە ئەوەی ئێستا لە بەردەممانەوە دیارە ڕێگای چوونی ئۆتۆمبیلە بارهەڵگرەکانەکە لە سنووری حاجی ئۆمەرانەوە داخلی بازاری تەمەرچینی دیوی ئێران دەبن بۆ مەبەستی هێنان و هاوردەکردنی کاڵا و کەلوپەل و شتومەک لە دەواازەی سنووری حاجی ئۆمەران ژمارە ئەو ئۆتۆمبیلانەی کە ئەمڕۆ ڕێگایان پێدراوە تا کاڵا و کەلوپەل و شتومەک بگوازنەوە بە پێی ئەو ئامارانەی دەواازەکە هەیە ڕێگا بە 100 ئۆتۆمبیلی بارهەڵگر ئەدرێت کە کاڵا و کەلوپەلەکان بگوازنەوە بە هەرچەندە ئێمە پێشتر لەگەڵ بازرگانەکانش قسەمان کرد ئەمڕۆ زۆرترین ئەو موادانەی کە داخل ئەکرێ
کەرستەی بیناسازیە دێت بۆ هەرێمی کوردستان و بەشێکیشیان باس لەوە کەن کە هەندێک لەو سەوزە و میوە ڕێگا پێدراوانەی کە هەنا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کشت و کاڵ ڕێگای پێدرێ ئەوانش ئەمڕۆ داخل ئەبن و هاوردەی هەرێمی کوردستان ئەکرێ بەکردنەوەی دەواازەی ئەو دەواازە سنووری لە بەردەم کاری بازرگانی و گەشتیاریدا ئاسانکاریەکی زۆر هەم بۆ گەشتیاران هەم بۆ کاری بازرگانی ئەکات بە تایبەتی دەواازەی سنووری حاجی ئۆمەران تاکە دەواازەی سنووریە لە مابینی هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران لە سنووری پارێزگای هەولێر بەداخستنی ئەم دەواازە سنووریە کاریگەری کرد بۆ سەر هاوردەکردنی کاڵا و کەلوپەل و پێداویستەکان و بەرزبوونەوەی نرخەکانیان لە بازاردا ئەگەر هاوکارم ئەو وێنانە بگوازتەوە ئەوەی کە ئێستا ئەبیندرێت کە ژمارەیەکی زۆری ئۆتۆمبیلی بار هەڵگر لە بەردەم دەواازەی سنووری حاجی ئۆمەران بە مەبەستی هێنانی کاڵا و کەلوپەلکە ئەمە وای کردووە کە ڕێژەیەکی زۆری بەراورد لەگەڵ بڵێن ڕابردوو نەبی ئەو ڕێژە زۆرە نەبی چونکە لە یەکەم ڕۆژی کردنەوەیە دوێنێ هەر کە لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە دەواازەی سنووری حاجی ئۆمەران ئاگادار کراوەتەوە کە لە بەیانیەوە دوای کردنەوە یان دوای ڕێگا پێدانی سنووری سەیرانبند دەواازەی سنووری حاجی ئۆمەرانیش بۆ دووەمین دەواازەیە کە لە بەردەم کاری بازرگانی ئەکرێتەوە بازرگانەکانیش بەشێکیان کە لێرە بوون ئەمڕۆ بە مەبەستی کڕینی کاڵا و کەلوپەل و پێداویستی چوونە بازاری تەمەرسینی دەواازەی سنووری حاجی ئۆمەرە ئەمە لە بواری بێ بازرگانی لە بواری گەشتیاریشدا لایەنە گەشتیارەکەی زۆر بە کستری ئەبیندرێت چونکە بە پێی و ئامارانی هەنا کەمتر لە 10 کەس لە ئێستا ئەمڕۆ تا ئێستا کەمتر لە 10 کەس لە دەواازەی سنووری حاجی ئۆمەران واتە لە هەرێمی کوردستانەوە مەبەستی سەردانی کۆماری ئیسلامی ئێرانیان کردیا بەڵام بە پێچەوانەوە ژمارەیەکی زۆر زیاتر لە کۆماری ئیسلامی ئێران و هاتوونەتە هەرێمی کوردستان ئەوەی کە ئێستا تا ئێستا دەستی پێ نەکردۆ کاری کۆڵبەریە کە 1500 بۆ 2000 هاوڵاتی لە کۆماری ئیسلامی ئێرانەوە ڕۆژانە بە بەستی کاری کۆڵبەری کە کاڵا و کەلوپەل و زیاتر خواردەمەنی لە هەرێمی کوردستان و ئەبن بۆ ئێران تا ئێستا ئەوە دەستی پێ نەکردوتەوە ئەگەر وەکو بازرگانی و گەشتیاری هەمووی لە ئێستادا دەستی پێ کردوتەوە کاریگەری کردوتە سەر ئەو کەسانی کە زیاتر لە 2000 کەس بە بازرگان بە شۆفێر کە هەم شۆفێری تەکسی هەم شۆفێری ئۆتۆمبیلی بار هەڵگر کراوەتەوە ئەمە کاریگەری کردوتە سەر ژیان و گوزەرانی بەشێک لەو کرێکان من یەکێک لە شوفێری بار هەڵگرم لەگەڵدایە سڵاوت لێبی پێم بڵێ کردنەوەی ئەو دەواازە سنووریە چەندە کاریگەری لەسەر ژیان کاریگەری سا 5,000 نەفەرینای لەسەر خۆ لە سەوا دوودەی تامان زۆر باش بکات کە بوویتەوە مەرزەکە بیتەوە شتێکی پیرۆزە بیشاڵا و خێر بیشاڵە بەدەر لە کاری ئێوە وەکو شوفێر هەست ناکەن نرخەکان لە بازار زیادی کردبوو ئەو کاڵانی لە ئێرانەوە هاوردە دەکرێت تامان هەرزانە بیتەوە دەگە بەرز بیتەوە هەرزانە بیتەوە گومانی تدانێت کە هەرزانە بیتەوە خەڵکی زۆریش نین لەسەر خواتن خەڵکە دڵی پێت هەنگەبی کە عادود نەبی ئێستا هیچ نەی 5,000 نەفەر لەسە و مەرزەی نانی خواتن جەنابەت ئەوڕۆ چ دینی لە وا بڕیارە بارەکەت چی بێ ئەوەی کە پێیان وتی زۆربەی زۆری میوەیە زۆربەی زۆری ئەو احتیمالێت چە میوەیە چیە زیاتر میوەکان شفتیە شفتی و کاڵەکەی دیکە و میوەی بەتایبەتیە سپاس دەستخۆری بەڵێ وەک ئەو شوفێرەش ئاماژە پێیەکە کە ئەو دەیەوێت بستە حدودی ئێران و بە مەبەستی هێنانی کاڵا و کەلوپەل بۆ هەرێمی کوردستان کاری بازرگانی ئەنجامەدن بابچینە هەڵەبجا حکوومەتی هەرێم بودجێک بۆ چارەسەری بەرکەوتوانی چەکی کیمیایی خەرجەکات ئەمڕۆ نوخشە ناسح پارێزگاری هەڵەبجا لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیە لە وەڵامی پرسیارێکی پەیامنێری کورسان نیوز تایبەت بە وەڵامی حکوومەتی هەرێم بۆ تەرخانکردنی بودجێکی تایبەت بە مەبەستی چارەسەری بەرکەوتوانی چەکی کیمیایی وتی حکوومەتی هەرێم زیاتر لە 260 ملیۆن دینار بۆ چارەسەری پزیشکی بەرکەوتوان خەرج ئەکات ئەمەش دوای ئەوە هات کە پارێزگاری هەڵەبجا لە ماوەی ڕابردووەتی ئەگەر حکوومەت نەیەت بەدەم داواکەمانەوە بودجە بۆ چارەسەری بەرکەوتوان خەرج نەکات کەمپینی کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری بۆ بەرکەوتوانی چەکی کیمیایی ڕائەگەیەنین. ئێمە پەیامەکەمان بەو شێوەیە بوو من داوام کرد کە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان وەڵامی داواکاریەکەمان نایەتەوە کە دەرخستەی پێویستیان بۆ کرابوو بە بڕی 260 کسوورێک بوو خۆشبەختانە موافقەی کراوە ئەگینا ئێمە بۆ خزمەتکردنی کەسوکاری شەهیدان هەرچی کەناڵە ئەگرینە بەر هەرچی ڕێگەی ئەگرینە بەر بۆی خزمەتی خەڵکی خۆمان بکەین بەڵێ وەڵاممان دراوەتەوە موافقەی وەرگیراوە خۆشبەختانە.
قەرەبووکردنەوەی شەهید و بریندارانی هێرشەکانی ئەم دواییانەی سەر هەرێم و عێراق هاوڵاتیانی هەرێمی شەگرێتەوە بڕێک پارە ئەدرێت بە خێزانەکانیان. لیوا تەحسین خەفاجی وتەبێژی ئۆپەراسیۆنە هاوبەشەکانی عێراق ئەڵێت بە فەرمانی محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق و فەرماندەی گشتی هێزەکانی چەکدارەکانی عێراق ئەو کەسانە کە لە هێرشەکانی ئەم دواییانەی سەر هەرێمی کوردستان شەهید و بریندار بوون خەڵات و ڕێزلێنانی عێراقیان پێدەگەیەندرێت کە خۆی ئەبینێتەوە لە قەرەبووکردنەوە و پێدانی بڕێک پارە بە خێزانەکانیان ئاماژەی بۆش کردووە. قەرەبووکردنەوەکە ئەندامانی هێزە ئەمنیەکان و هاوڵاتیانی مەدەنی شەگرێتەوە. وەزارەتی بەرگری عێراقیش ئەڵێت بڕی هاوکاریەکە 10 ملیۆن دینارە بۆ خێزانی شەهیدەکان و بڕی 5 ملیۆن دیناریش ئەدرێت بە بریندارەکان. کارکردن لە چوارەم گەورەترین بەندەری جیهان دەستی پێکردەوە دوای ئەوەی بۆ ماوەیەکی کاتی ڕاگیرا بوو. ئێوارەی ڕۆژی ڕابردوو لە ئەنجامی بەرپەرچدانەوەی هێرشەکان و کەوتنە خوارەوەی پاشماوەی درۆن ئاگر لە بەندەرەکە کەوتەوە بەهۆیەوە کۆمپانیاکان بە شێوەیەکی کاتی کارکردنیان ڕاگر، بەڵام ئەمڕۆ دووبارە کارەکانیان دەست پێ کردەوە. بەندەری فوجەیرەی ئیمارات یەکێکە لەو شوێنە گرنگانەی بارکردن و هەناردەکردنی نەوتی ئیماراتی تێدا ئەنجامەدرێت. ڕۆژی ڕابردوو بەندەری فوجەیرە بەهۆی پوچەڵکردنەوەی هێرشێک ئاگری گرت و ئاگر لە بەندەرەکە کەوتەوە. کارەکانی بەندەرەکە بۆ ماوەیەکی کاتی ڕاگیرە ئەمڕۆ دەستی پێکردەوە. باسی گرنگی ئەو بەندەرە تام بۆکەم بە ژمارە و بە داتا. ئەوەی کە دەربارەی بەندەری فوجەیرە هەیە ئەوەیە کە ئەکەوێتە سەر کەنداوی عۆمان ساڵی 1983 دروست کراوە و 130 کیلۆمەتر لە گەروی هورمزەوە دوورە. هەموو ئەو بەندەرانە کە ئەکەونە نزیکی گەروی هورمز بێگومان گرنگی زۆریان هەیە. بەندەری فوجەیرەش لەمە بەدەر نییە لەبەرەوەی کە ئەم بەندەرە وەکو پێشتری چەندەها جار باسمان کردوە سەر و سەدا 20 وزاوە بە تایبەتی نەوتی جیهانی پیا ئەڕوابارکردنی نەوت و غاز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەم بەندەرە ئەنجامەدرێت. لەمڕۆ گرنگیەکی زۆری هەیە و دووهەم بەندەر و بنکەی دابینکردنی سوتەمەنی کەشتیەکانە بەندەری فوجەیرە. با بچینە لای زانیاریەکانی تر هەر لەم بارەیە بزانین چیمان هەیە. ئەم بەندەرە سوتەمەنی ینی ساڵانە 120,000 کەشتی دابین ئەکات. دەواازەیەکە بۆ هندستان، هەروەها بۆ ئەنجمەنی هاریکاری کەندا و هەروەها بۆ باکووری ئەفریقا. جا من دوایام زانیارە لەسەر نەخشە پێتانەڵێم ئەمە شوێنەکەی بۆ ئەوەندە گرنگە و بۆ ئەوەندە استراتیژیە. ساڵانە 20 ملیۆن تۆن کاڵا لەم بەندەرەوە هەناردە ئەکرێت و 4800 کەشتیش ساڵانە ئەچنە بەندەرەکە بۆ کاری بارکردن و هەناردە و بێگومان گواستنەوەی سوتەمەنی. ئەم بەندەرە لێرەیە کە وەکووتم شوێنەکەی زۆر استراتیژیە لەبەرەوەی کە زۆر نزیکە لە گەروی هورمزەوە و ئەم هێڵە کە لێرەیە ئەیبینن لە حەبشانەوە بۆ ئەبوزەبی و دوبەی ئەمە هێڵێکی بۆریە کە گرنگی فوجەیرەی چەند هێندە کردووە لەبەرەوەی کە ئەم هێڵە وا ئەکات کە فوجەیرە تەنها پشت بە گەروی هورمز نەبەستێت کە ئێستا ئاستەنگی تێکەوتووە و وڵاتانی ڕوبەڕووی قەیران کردووە لە ڕێگەی ئەم بۆریەوە ئەتوانێت هەندێک لە کاروبارەکانی ڕای بکات کە من دواتر دیسان بە ژمارە پێتانەڵێم ئەم هێڵی بۆریەش بۆچی لە بەندەرەکەیا گرنگە و بەداتا و ژمارە باسێکین کە تا چەند وزە ئەگوازێتەوە نەوت ئەگوازێتەوە وەکوێ بەکوێوە ئەبەستێتەوە. ساڵی 2025 لە بەندەری فوجەیرەوە 7.4 ملیۆن مەتر سێجا سوتەمەنی دەریایی فرۆشراوە. ئەم بەندەرە چوارەم گەورەترین بەندەرە لەسەر ئاستی هەموو جیهان و 18 ملیۆن مەتر سێجا توانای کۆگاکردنی سوتەمەنی هەیە. واتە ئەتوانێت لە ئەگەری دروستبوونی بۆ نمونە قەیرانێکی لەم شێوەیە سوتەمەنیەکە بەو بڕاکەوتم 18 ملیۆن مەتر سێجا کۆگا بکرێت و دواتر کە کاروبارەکە ئاسایی بووە دەست بە هەناردەکردنی بکرێت. هێڵێکی بۆریم پێ پیشاندان لەسەر نەخشەکە هێڵی بۆری حەبشان فوجەیرە و کووتمەمە هێڵێکی جێگرەوەیە بۆ گەروی هورمز کە لە کاتی ئاوایە کە گەروی هورمز قەیرانی تێکەوتووە ئەکرێت جێگرەوە بێت بۆ هەناردەکردنی ئیمارات. ئەم هێڵا بە هێڵی بۆری ئەبوزەبی
بۆ نەوتی خاو ناسراوە 380 کیلۆمەتر درێژی بۆریەکەی و هەروەها کۆمپانیای نەوتی نیشتیمانی ئەبوزەبی بەڕێوەبردننی بۆکە لە کێڵگەکانی ئەبوزەبیەوە ئەو بۆریەکە بۆم باسکردن نەوت ئەگوازێتەوە بۆ کەنداوی عمان و لە کەندای عمانیشەوە بۆ زەریای هندی و بێگومان لەوێشەوە بۆ وڵاتانی کە ئامانجێتی هەناردەیان بۆ بکات توانای گواستنەوەی نەوتەکەشی ڕۆژانە 1.5 بۆ 1.8 ملیۆن بەرمیلە. بابزین هەل لەم بارەیەوە ئەگەر زانیاری ترمان هەبێت ئەمە کۆتا زانیاریمان بوو لەم بارەیەوە بەڵام بابەتێکی تریش کە زۆر گرنگ بوو لە ڕووداوەکانی ئەم دوایانە لە جەنگەکە و بە تایبەتی لەو پێشاتانە کە لە گەری هورمز ڕوویدا و ئاستەنگی تێکەوت قەتەر یەکێک لە گەورەترین زیانمەندەکان بوو بینیمان هەل لە ڕۆژە سەرەتاکانەوە چین داوای لە ئێران کرد تکای کرد کە قەتەر بتوانێت سوتەمەنیەکەی هەناردە بکە بۆچی قەتەر گرنگە دیسان لێرە من بە ژمارە باسی قەتەرتان بۆکەم کە بۆچی ئەوەندە گرنگە بۆچی تەنانەت چین داوای کرد کە بە نەوت هەڵگرەکانی قەتەر بڕۆن لەبەرێکە چین خۆی ئەگەر هەناردەی قەتەر بوەستێ یەکێکە لە گەورە زیانمەندەکانی ڕاگیرانی هەناردە و فرۆشتنی سوتەمەنی قەتەر کۆی بەرهەمی ناوخۆی قەتەر 245 میلیارد دۆلارە بە نزیکەی و لەم GDP لەم کۆی بەرهەمی ناوخۆیە و قەبارەی ئابوووریەکەی 160 سوتەمەنیە و 190 کۆی هەناردەی قەتەریش دیسانەوە نەوت و غاز و سوتەمەنیە با بچینە لای زانیاریەکانی تر هەل لەم بارەیە بزانین چیمانەیە دەربارەی ژێرخانی نەوتی قەتەر 14 ملیار بەرمیل ژێرخانی سەلمێنراوی نەوتی هەیە کە 1.5 ببورن 1.5 ژێرخانی هەموو جیهان لە قەتەرە بەرهەمهێنانەکەشی ڕۆژانە 900,000 بەرمیلە. با بچینە لای زانیاریەکانی تر ئەم با باسی نەوتەکە تاوا بکەین باسی غازی سروشتیشتان بۆکەم ئەوەی کە لە قەتەر زۆر گرنگە زیاتر بە ینی دەرەجەی یەکەم غازەکەیەتی گرنگترین کێڵگەنەوتیەکانی قەتەر کێڵگەی شاهینە کە کێڵگەیەکی ئاویە 145 نەوتەکەی لەوێوە دەرئەهێنێت و هەروەها کێڵگەی دوخانیشی هەیە کە ئەمە کێڵگەیەکی وشکانیە هەناردەکەی 700,000 بەرمیلی ڕۆژانەیە وەکوتم 900,000 بەرهەمهێنانی هەیە 700 هەنارداکات گەورەترین کڕیارەکانی نەوتی قەتەریش بە دەرەجە یەکەم ژاپۆن هەڵبەتە چین هندستان ئالێرەوە ئەڕوات چینە هندستانە سنگافورە کۆریای باشوور و ژاپۆن گرنگترین و گەورەترین کڕیارانی نەوتی قەتەرن با بچینە لای غازی سروشتێکی کەوتم گرنگیەکەی لە نەوتەکەشی تەنانە زیاترە 25 تریلیۆن مەتر سێجا یەدەگی غازی سروشتی هەیە قەتەر لە ڕیزبەندی سێی جیهانایە واتە سێم گەورەترین یەدەگی غازی سروشتی جیهان لای قەتەرە گەورەترین کێڵگەکەی کێڵگەی باکوورە کە بەرهەمهێنانیشی 181 ملیار مەتر سێجایە یەک جار قەبارەکەی گەورەیە با بچینە لای زانیاریەکانی تر بزانێکی ناستی هەناردەکردنی چۆنە کام وڵاتانە گەورەترین زیانمەندی ڕاگیرانی هەناردەی غازی سروشتی قەتەرن هەناردەکەی ساڵی 2025 81 ملیۆن تۆن بووە کە تواناکەی هەڵبەتە 87 تقریبا نزیک بۆتەوە لە تەواو ینی توانای هەناردەکردنەکەی ئامانجیشەوەی تا ساڵی 2030 ئەمە زۆر سەرنجڕاکێشە بگاتە 142 ملیۆن تۆنی ساڵانە بەڵام ئەوەی کە قەتەر هەناردەیەکە 120 هەناردەی غازی سروشتی جیهانە هاوردەکارانی غازی سروشتی قەتەر بە پێی ناوچەکان ئاسیا 175 غازی سروشتی لە قەتەر ئەکرێت ئەوروپا 120 و ناوچەکانی تریش 105 کەمتر لە 105 غازی سروشتی قەتەر ئەکڕن گەورەترین کڕیارانیش لێرە ئەتوانین بزانین بۆچی چین داواکات کە هەناردەی قەتەر لە ڕێگەی گەروی هورمزەوە بەردەوام بێت لەبەرەوەی کە 19 ملیۆن و 900,000 تۆن غازی سروشتی لە قەتەر ئەکرێت لە ڕیزبەندی یەکەمایە کۆریای باشوور 11 ملیۆن تۆنی لێ ئەکرێت هندستان لە ڕیزبەندی سێمایە بە 10 ملیۆن تۆن ژاپۆن 9 ملیۆن تۆنی لێ ئەکرێت لە ڕیزبەندی چوارەمایە و پاکستانیش پێنجەم گەورەترین هاوردەکاری غازی سروشتی قەتەرە بە 6 ملیۆن تۆنی ساڵانە بەم زانیاریانە بەم داتا و ژمارانە کە با یارمەتی هاوکارانم پێشکەشم کردن کۆتایی بە گەشتی هەواڵابووریەکانی ئەمڕۆ هێنین سپاس کە بینەرمان بوون و ماڵاوە.